پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت کاتێ شەوڕەویم پێکراواتە لە مەککەوە برام بۆ بەیت المەقدس لەوێشەوە برام بۆ ئاسمان لە ڕێگەیە لەگەڵ جوبرەئیلا هەستم بە بۆنێکی خۆش کرد. وتم جوبرەئیل ئەو بۆنە خۆشە چی هاو بەسەرمانە؟ جوبرەئیلیش وتی ئەوە بۆنی ئەو ژنەیە کە قژی کچەکەی فیرعەونی شانە ئەکرد. ئەڵێ وتم جوبرەئیل ئەمە لە چیەوە ئەم بۆنە خۆشەی دەستکەوتووە ئەم ژنە؟ جوبرەئیل وتی کاتێ ئەم ئافرەتە لە زمانی فیرعەونە کچەکەی فیرعەون قژی بۆ شانە ئەکرد شانەکەی لێکەوت. کاتێک نەویەوە شانەکە هەڵگرێ وتی کاتێ ویستی شانەکە هەڵبگرێ وتی بیسمیللا ئافرەتەکە. کچەکەی فیرعەونیش وتی ئەوە بانگی باوکمت کرد، یعنی داوات لە باوکم کرد کە شانەکە دەڵگرت. ئەم ئافرەتە ئیماندارە وتی نەخێر من داوام لە خوای گەورە کرد. کچەکەش وتی ها ئەگەر لە غێری باوکم خوای کەت هەبێ بە باوکم ئەڵێم. ژنەکەش وتی بڕۆ بە باوکت بڵێ ئاگاداری کە من غێری ئەو خوای کەم هەیە. ئەوە بچوو بە باوکی وت، باوکیشی ژنەکەی بانگ کرد پێی وت ئایا غێری من خوای کەت هەیە؟ چونکە فیرعەون بە خەڵکی میسری ئەوت ئەنە ڕەبوکم العەلا، خەڵکینە من خوای گەورەی ئێوە. ئافرەتەکە وتی بەڵێ خوای من و خوای تۆش ئەڵڵایە. فیرعەون فەرمانی کرد قاپێکی گەورەیان هێنا پڕیان کرد لە ڕۆن لە زەیت لە ڕۆن و زەیت. ئیتر ئاگریان خشتە ژێر زەیتەکە و زەیتەکەش بۆ خۆی ئەقرچایانی سوورە بوویەوە. فیرعەون پێی وت پاشگەز بەرەوە لەو خوایی کە ئەی پەرستی، ئەنا عەزابی خۆت و مناڵەکانیشت ئەدەم. مناڵی یەکەمی تێخست پاشگەز نەبوویەوە، مناڵی دووەمی تێخست پاشگەز نەبوویەوە. چەند مناڵی بوو هەمووی تێخستە نا بچووکەکەی نەبێ شیرە خۆرەکەی کەمایەوە. ئەڵێ کاتێک خەریک بوو بچکۆلەکە بخەنە ناو ڕۆنەکەوە، ژنەکە دڵی تۆزە نەرم بوو کە خەریک بوو پاشگەز بێتەوە. یەکسەر خوای گەورە مناڵە شیرە خۆرەکەی هێنایە قسە وتی دایکە ئارام بگرە، عەزابی دنیا ئاسانترە تا عەزابی ئاخرەت. اینجا فیرعەون پێش ئەوەی ژنەکەش بخاتە ناو ئاگرەکە وتی چیت داواکاریەکت هەیە بۆ جێبەجێکەم؟ ژنەکە وتی ئەگەر کاتێ منیش مردم ئێسخانەکانمان کۆکەرەوە لە یەک شوێنە بە یەکۆ بەمانێژ. ئیتر فیرعەون غیرەتی پیاوەتی جوڵاوتی تۆ خزمەتی زۆر ئێمە و کردووە، من ئەم وەسیەتەوە بۆ جێبەجێ ئەەکەم. ئیبن عەباسە فەرمێت لە دنیایە 4 مناڵی شیرە خۆرە قسەیان کردووە. یەکەمیان عیسا عەلەیهی سەلام بە مناڵی قسەی کردووە. دووهەمیان ئەو کەسەی لە زمانی بەنو ئیسرائیلە لە دەشتەوە عیبادەتیە کرد و تۆمەتیان بۆ کرد کە زینای کردووە، ئەو مناڵی خستە قسە خوای پەروەردگار کەوتی ئەو زینای نەکردووە لەگەڵ دایکمە. مناڵەکەی زمانی یوسف سەلامی خوای لەسەر بێ کە شایەتی بۆدا یوسف بەریە لەو تاوانە. و چوارەمیش ئەم مناڵی ئەم ئافرەتە کە قژی کچەکەی فیرعەونی شانە ئەکرد خوای گەورە خستی قسە. کەواتە کچان لە دنیایە هەر کەسێ پێوێ ڕەزامەندی خوا بەدەست بێنێ، خوای گەورە پلەی بەرزەکاتە وەکو چۆن ئەم ئافرەتە لە زمانی فیرعەونا مردووە پێغەمبەر بۆنی ئێسقانەی مردووەکانی کردووە. کەواتە لەم فەرموودە کۆمەڵێ دەرس فێرە بین کە پێویستە ئینسانی مسلمان بیانزانێ. یەکەم ئەوەیە هەتا وەکو خوای گەورە بە گەورە بگرین، خوا بە گەورە ئەمانگرێ، یعنی گەورەمانەکە. مێژووی مسلمان پڕە لە ئافرەتی گەورە و ناودار. ئەسمای کچی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نمونەی ئەو ئافرەتانەیە کەوا خزمەتی پێغەمبەری خوای کرد، خوای گەورەش بە گەورەی ڕاگردە دنیایە. دایکە خەدیجە خزمەتی پێغەمبەری خوای کرد، خوای گەورە بە گەورە ڕایگرد لە دنیایە. دایکی ئیمامی شافعی گەورە کرد، ئێستا لە هەموو شوێنێکاڵێن ڕەحمەتی خوا لە دایکی شافعی بێ، چونکە باوکی نەبوو هەتیو بوو مردبوو باوکی. دایکی ئیمامی ئەحمەد یەگردە کۆڵ بە بەیانیانە بەو سەرمای بەغدادە ئەیبر بۆ بەردەم مزگەوت بۆ نوێژ بەیانەوەی ڕۆڵە بچۆرە مزگەوت نوێژەکە کۆ لە دەرەوە چاوەڕێتەکە. کەواتە ئێستا ئێوە کچان لە نێوان دوو ڕیانێکان کێ قودوەتانە بۆ ژیان، کێ قودوەتانە بۆ دنیا؟ خوای گەورە فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. ئیماندارینە پێغەمبەر باشترین قودوەیە کە چاوی لێ بکە. خاڵی دووەم ئەوەیە گرنگ نییە لەکوێ ئاژیت، گرنگ ئەوەیە تۆ خوا لە خۆت ڕازی کرد. گرنگ نییە ناوت چییە و کچی کەیت و ناوبانگت زۆرە، گرنگ ئەوەیە خوا لە خۆت ڕازی کرد. ئەم ئافرەتە ناوی نازانین، هەر پێڵێن ئافرەتی شانەکەرەکەی قژی کچی فیرعەون، ناوی چێ نازانین.
ئەم ئافرەتە ئیشەکەیشی بە زمانی ئێستابە پێوترێ خزمەتکار خزمەتی ماڵی فرعونی کردو لەوانەیە ئەرزی سڕی بێ لەوانەیە قاپی شۆرد بێ لەوانەیە لەو بابەتانە ئاوایە ئیمان چووە دڵی هەر کەسێک لە خراپترین کەس ئەیکا بە باشترین کەس ئەی کچان بۆچی ئێوە یعنی مەسەلەن ئیمان لە دڵتانایە بە ڕۆژوو ئەبن نوێژ ئەکەن کەچی مەسەلەن لەوانەیە زۆر جار حەسکەی بێفەرمانی باوکەی حەسکەی بێفەرمانی خوا بکەی حەسکەی مەسەلەن سێری خەڵکانێک بکەی کە خوا لە خۆیان ڕازی ناکەن بۆچی ئەم دوو شتە تێکەڵ بووە لە دڵە ئەگەر قەرار بێ نوێژ و ڕۆژوو ئاوی پاک بێ دڵیشمان قاب بێ کەواتە دڵەکە پیسایی تایە بۆ یەکان هەر ئاوی پاکی تێکەین ئاوەکەش پیسە بێ کەواتە ئێمە هەتا خوا بە گەورە بگرین غێری خوا بچووکە بێتەوە لە بەرچاومان خاڵێکی کەش کە فێرە بین ئەوەیە بۆ هەموو شتێکمان ئێمە ئەبێ پشت بەخوا ببەسین بە ناوی خوا دەست پێ بکەین لەبەر خوا بیکەین بۆیە شارێکی زۆر جوان هەیە گوێی لێ بگرن با باش تێ بگەن شاعیر ئەڵێ لەو قولتە موت لەموت سەمعا وەطاعەتەن ئەگەر پێم بڵێن بمرە ئەمرم بە گوێڕایەڵی وەجێبەجێکردنی فەرمانەوە تەمان ئەمە شاعیر لەگەڵ خۆشەویستەکەی قسەکە ئەگەر خۆشەویستەکەم پێم بڵێ بمرە من ئەمرم بە گوێڕایەڵیکردنی ئەو ئەمرم نەک لە خۆشەویستیا بمرم چونکە مردن ناخۆشە کەس مردنی خۆش ناوێ کەواتە گوێڕایەڵیکردنی خوا هەرچەند فەرمانەکە تۆزێ بۆ نەفسم تاڵ بێ من لەبەرەوەی خوام خۆشەوێ بە گوێ یەکەم نەک لەبەرەوەی حەزم لێیە لە شتەکە بیکەم بۆ یەکچان ئێستا لەوانەیە قژی تۆ لە قژی زۆر کچی کە جوانتر بێ کە پیشانی خەڵکی ئەدا بەس تۆ بە قوماشێ داد پۆشیوە لەبەر خاتری خوا نەک لەبەرەوەی قژ ناشیت ئەم حەدیسە دەرز و پەندی زۆر تایە بەڵامی ترەوە کاتەکە چوە 18 دقە با کاتان زۆر نەگرم باشترین شتێک لەم حەدیسە لە تا ئێستا فێری ببین ئەوەیە بەڕاستی دڵمان پاکەینەوە بۆ خۆشەویستی خوا اینجا ئەو کاتە دەممان جوانە قسەمان ڕەفتارمان جوانە هەڵس و کەوتمان جوانە چونکە دڵ مەلیکی لاشەیە ئافرەتێک نازانی ناوی چییە ئیشەکەیشی کەم بوو بەڵام خوای گەورەی کردو ئێستا ئێمە لێرە باسی ئەکەین بۆ یەکچان هەر لە ئێستەوە نیەت پاکەنەوە بڵێ خوایە بۆ تۆ ئەژین خوای گەورە ژیانی دنیا و ئاخیرەتان بەنسیبەکە کێ ئامادەیە بەڵێن بدا بڵێ خوایە ئیتر لە مەولا ژیانم بۆ ڕەزامەندی تۆیە دەست بەرز کات خوایە دەستمان بەرز کردووە تۆ بۆ تۆ خوایە تۆش لێمان قبوڵ کە أقول قولي هذا واستغفر الله والسلام عليكم ورحمة الله